شاری سلێمانی دوو دەستپێشخەری ئەنجامدان. دەستپێشخەری یەکەم گروپی خۆبەخشی پارێزەرانی سروش بوون لەژێر ناونیشانەی کۆمەڵگەیەکی هۆشیار ژینگەیەکی تەندروست. داوا لە گروپی خۆبەخشی پارێزەرانیش سروشەکەی فەرموون بۆ سەرستێژ. هەروەها داوا لە بڕێزکار ئیسماعیل وێنەری هوتێل هەولێری نێودەوڵەتی دەکەین بفەرمێ بۆ سەرستێژ. گروپی خۆبەخشی پارێزەرانی سروشت لە بواری ژینگەدا کار دەکەن. ئەگەر هۆشیاری ژینگەیی کە ئێوە دەستپێشخەرەکەتان لەسەرەوە هۆشیاری بڵاوکەنەوە لە بواری ژینگەیی، یەکێک لەو چالاکیانەی کە ئێوە ئەنجامتان داوە پێتان وایە زۆر کاریگەری هەبووە کامیان بوو؟ بەناوی خوا نیوەڕۆتان باش. دیارە ئێمە سێ کارمانە بۆ یەکیان بەدەچاوگاندنی پرۆگرامێک بۆ تایبەت بە مناڵانی باخچە کە ئەویش مەبەستی ئەوە بۆ کە ئێمە بتوانین لە ڕێگەی مناڵانەوە لە ڕێگەی باخچەکانەوە ئێمە تاکی ژینگە پارێز دروست بکەین. و یەکێکی تریش لەو کارانی کە کردومانە لە چاودانی گۆڤارێک بووە کە سەرجەم وێنەکانی پیسبوونی ژینگەی تیا لە باشووری کوردستان و بەستمان لە ڕێگەی ئەم گۆڤارەوە ئەو کەسانی کە خوێنەواریان هەیە و خوێنەواریان نییە هەر ئاستێکی تەمەنان بتوانن لە ڕێگەی سیرکردنی ئەو وێنانەوە لە کێشەکانی ژینگە تێبگەن و ئەوەی سێمیشان کۆمەڵەوتانی ژینگەیە. بە دڵنیایەوە هەرسێکیان گرنگی خۆی هەیە بۆ ئاستە جیاوازەکان و بە دڵنیایەوە ئێمە ئەوەی پرۆگرامانەمان زۆر بەلاوە گرنگترا بۆیە لە ڕووی ژمارەشەوە ئێمە ژماری زیاترمان بدێ بە چاپگەیاندۆ کە 1500 عەدەد بووە. کتێبەکانتان لەگەڵ خۆتان هێناوە ئێمە دیار لە ماوەی ڕابردوو بە شێوەیەکی مەیدانیانی چوینەتە شوێنەکان و دابەشمان کردووە و ئەم ڕۆژمارەیەکی پێویستمان لێ هێناوە و دواتریش ئەمە هەوڵەدەین لە ڕێگەی PDFیشەوە واتە هەمانە کتێبانە بە PDFیش هەبێت و خوێنەران بتوانن سەرچاوەیەک بۆی بگەڕێنەوە و دەستیان پێ بتوان سوودی لێوە بکرێن. زۆر سپاس. دەستان باش. زۆر سپاس بۆ گروپی خۆبەخشی پارێزەرانی سروشت و بەڕێزکار ئیسماعیل وێنەری هوتێل هەولێری نێودەوڵەتی.